لە ساڵی 2024دا تیمەکانی شارەوانی کەرکووک ڕووبەری 350,000 کیلۆمەتر کۆنکریت و ڕێگاوبانیان بۆ گەڕەکە تازە دروستکراوەکانی پارێزگای کەرکووک جێبەجێ کردووە. لە بودجەی نوێی ساڵی 2025دا شارەوانی پلانی ئاراستەی پارێزگا و ئەنجومەنی پارێزگا کردووە کە بڕی 145 ملیار دیناریان پێویستە بۆ ئاوەدانکردنەوە و جێبەجێکردنی پرۆژەی دیکەی خزمەتگوزاری. جەوهەر دوای 12 ساڵ چاوەڕوانی لە گەیاندنی خزمەتگوزاری ئاو و ئاوەڕۆ و ڕێگاوبان بۆ گەڕەکەکەیان ئێستا خزمەتگوزاریان پێگەیشتووە و چاوەڕوانیان کۆتایی هات. 12 ساڵە لەم کۆڵانم 12 ساڵە یاە حساب کە هەر ناو بازارم کۆڵانەکەمان 250 مترە بەخوا 12 ساڵە ئەمسەر بۆمان کراوە یعنی لەوەتی شۆرا و دانراوە 20 ساڵە ئەم کۆڵانە سەب نەکرابوو مەجاری بۆ نەکرابوو سەردەمایە نانەکرد کاکە حکم دایانگووت دەمانە تەجاوزن و تاپۆی نییە و سەرۆکی شارەوانی کەرکووک دەڵێت ئێستا ئیدارە و پارێزگار لە خەمی ئاوەدانکردنەوە و گرنگیدانن بە کەرتە جیاجیەکانی شارەوانی. لە مۆزوعی مەشاریعیش ئەو کۆنکرێتەی کە لە دەست بەکاربوونی کاک ڕێبوارەوە با بڵین وا تقریبان بۆ 4-5 مانگێکە ئەتوانم بڵێم لەم ساڵە لە ساڵی 24 تقریبان 350,000ێکمان کردوە 300,000 لەو فترێ بووە. بە پێی پلانی ئیدارەی پارێزگای کەرکووک لە بودجەی ساڵی 2025 جگە لە ناوشار بودجە بۆ جێبەجێکردنی خزمەتگوزاری لە گوند و قەزا و ناحیەکانیش بەبێ جیاوازی دانراوە. ئەگەر بێت و ئەو بودجە دابین کرێ لە ساڵی داهاتووە شاری کەرکووک پێشکەوتنێکی زۆر بەخۆیەوە ئەبینێ لە هەموو بوارەکانەوە لە ڕێگەوبانیشە لە بواری دروستکردنی پارک و زیادکردنی مەساحەی سەوزی لە شاری کەرکووک. جگە لە کۆنکریتکردنی کۆڵان و گەڕەکەکان لە ساڵی نوێدا پلانی دروستکردنی دوو پارکی گەورە دانراوە بە ئامانجی زیادکردنی ڕێژەی سەوزای و گرنگیدان بە ژینگەی کەرکووک. لە چەند ساڵی ڕابردوو خەڵکی کەرکووک گیرۆدەی دەستی ئەو جیاوازیە بوو کە لە پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان بەرامبەر گەڕەکەکانی کەرکووک دەکرا. بەڵام ئێستا سەرجەم گەڕەکەکانی کەرکووک لە پلانی ئیدارە و شارەوانی پارێزگای کەرکووکە تا دەستی خزمەتگوزاریان بۆ ببرێت بەبێ ئەوەی جیاوازی لە نێوانیاندا بکرێت. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز.